وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئەو بیرکردنەوە تەفکیرەی کە دەگوترێت یەک کاتژمێر بیرکردنەوە خێری ساڵێک پەرستشی سونەتی هەیە، بیرکردنەوەیەکی چۆنە، شێواز و میتۆد و ڕێگەکانی چۆنن، ئایا زیکرێک وێردێکی تایبەتی هەیە، ئەو ئاەتانە کامانن کە هانمان دەدەن بۆ تێفکرین، ئایا ئەو نزا و پاڕانەوانەی بە بێدەنجی دەکرێن دەچنە جێی ئەو بیرکردنەوەیە؟ وا دەزانم وەڵامی پرسیارەکە لە ناوخودی پرسیارەکەدا بوو. ئەگەرچی فەرمودەیەک بە ڕیوایەتێکی لاواز لە پێغەمبەری سەردار دەجێڕدرێتەوە کە فەرمیەتی یەک کاتژمێر بیرکردنەوە خێری ساڵێک لە پەرستشە سونەتەکانی هەیە، بەڵام لە قورئانی پیرۆزدا چەندین ئاەتی پیرۆز هەن کە پاڵپشتی ئەم بابەتە دەکەن. بۆ نمونە بەڕاستی لە دروستکردنی ئاسمانەکان و زەویدا و لە ئاڵوگۆڕی شەو و ڕۆژدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانی ژیر و هۆشمەند. بەڵێ، لە هەڵهاتن و ئاوابوونی خۆردا و لە دەرکەوتن و خامۆشبوونی مانگدا و لە هەڵسوڕان و بەڕێوەچوونی سەرسوڕهێنی سیستەمی گەردووندا چەندین پند و ئامۆژگاری هەیە بۆ ئەو کەسانەی کە بیر دەکەنەوە. ئەم ئاەتە پیرۆزە بەڵگەیەکی ئاشکرایە لەسەر بابەتی بیرکردنەوە و تێفکرین. پێغەمبەری سەردار صلی الله عەلەیه وسەلەم دەفەرموێت زۆر بەداخەوە بۆ حاڵی ئەو کەسەی ئەم ئاەتە دەخوێنێتەوە و بیر ناکاتەوە. دایکمان خاتوو سەلەمە دەفەرموێت کاتێک ئەم ئاەتە نازڵ بووە یاخود کاتێک پێغەمبەری سەردار خوێندوێتیەوە دەستی کردووە بە گریان. سەرداری کات و شوێن صلی الله عەلەیه وسەلەم شەوێک لە کاتی شەو نوێژدا ئەم ئاەتە پیرۆزە دەخوێنێتەوە و دەنجی هەنسکی بەرز دەبێتەوە و دەست دەکات بە گریان. ئەم ئاەتە پیرۆزە و چەندین ئاەتی دیکەی وەک ئەمە کە دەرگایەکن و دەکرێنەوە بەڕووی تێفکریندا و ڕابەرێکن بۆ ئەو ڕێگەیانەی دەمانگەیەنە هەرێمی بیرکردنەوە لەو ڕۆوە کە ڕەهەندەکانی ژیانی بیرکردنەوەمان نیشان دەدەن شتانێکی زۆر گرنگن. بەڵام دەبێت پێشەم شتێک بزانین مەبەست چییە لە بیرکردنەوە تەفکیر. بیرکردنەوە بەر لە هەر شتێک دەبێت لەسەر زانیاری بنیادنرابێت. ئەگەرنا بیرکردنەوەیەکی نەزانانە نامانگەیەنێتە هیچ شوێنێک. بیرکردنەوەیەکی داخراوی نەزانانە پاشماوەیەک بێزاری بەرهەم دەهێنێت. ئیدی دوای ئەوە مرۆڤەکە واز لە بیرکردنەوە دەهێنێت. مرۆڤ بۆ ئەوەی بتوانێت بە شێوەیەکی ڕێکوپێک بیر بکاتەوە دەبێت بە باشی شارەزای ئەو بابەتە بێت کە بیری لێ دەکاتەوە و ئەو شتانەش لە زەینیدا ئامادە بکات کە دەبنە بناغە بۆ تێفکرین. واتە دەبێت زانیاری پێشینەی هەبێت لەسەر بابەتەکە. ئەگەر مرۆڤ ئاگاداری هەڵسوڕان و بەڕێوەچوونی مانگ و ئەستێرەکان بێت و پەیوەندی ئەوان بزانێت لەگەڵ مرۆڤدا، هەروەها ئەگەر تۆزێک شارەزای جموجۆڵ و چالاکیە سەرسوڕهێنەرەکانی ئەو گەردیلانە بێت کە مرۆڤیان لێ پێکاتووە و بیر لەم بابەتانە بکاتەوە، پێدەچێت ئەمە ببێتە ئەو بیرکردنەوەیە. ئەگەرنا ئەو کەسانەی کە تەماشای جموجۆڵی خۆر و مانگ دەکەن و ئیلهامی شاعیرانەیان بۆ دێت و باسی ئیلهامەکەیان دەکەن، پێیان ناگوترێت کەسانی بیرکەرەوە یاخود بیرمەند، بەڵکو پێیان دەگوترێت کەسانێکی خەیاڵ پڵاو کە لە باسکردنی ئیلهامەکانیان دواناکەون. بە هەمان شێوە ڕێیتێناچێت بەو سروشتگەرە و شاعیرانەی لە لیتاوی سروشتگەراییدا چەقیون بگوترێت بیرمەند. لە سەردەمی کۆماریدا لە نێو ئەو شاعیر و نووسەرانەدا کە وەک مرۆڤی جیاواز و ناوازە نیشان دەدران، ژمارەی بیرمەند متەفەکیر هێندە کەمە کە لە ژمارەی پەنجەکانی دەستێک تێناپەڕێت. ئەوانش کە بیرمەند بوون تێیاندا بەهۆی بیر و باوەڕ و هەستی ئاینیانەوە مەحکوم بە عەدەم کرابوون و هەرگیز بواری ئەوە نەدرا کۆمەڵگا بیان ناسێت. لەم سەردەمەشدا کەسانێکی کەم هەن کە سەرۆکاریان لەگەڵ شتان و بووندا پەیدا کردووە، بەڵام ئەوانیش بە هیچ شێوەیەک نەیانتوانیوە پەی بە حەقیقەتی شتان ببەن. لە ڕاستیدا مرۆڤ کاتێک گوێ لە شاعیرانی سروشدۆستی ئەم سەردەمە دەگرێت، دەڵێیت گوێی لە نەسیمی بەهەش دەبێت. ئەو شاعیرانە لە هاژە و ورشەی خوڕەی ئاو و تەپەی پێی تنۆشی باران و خشەی بەنازی درەختەکان و جریوە و لەنجەولاری باڵندەکانەوە داستانگەلێکی وەها دەنووسن. کاتێک مرۆڤ گوێیان بۆ ڕادەدێرێت
بە خەیاڵ خۆی لە نێوەندی بەهەشدا دەبینێتەوە. بەڵام لەبەر ئەوەی ئەم مرۆڤانە هەمیشە بەڕووی ئەنجام و ژیانی ئەو دنیادا داخراو بوون، بەردەوام وەک دوژمنی ڕابردوو و نەفامیشتە نوێیەکان ماونەتەوە. ژیانیان بە حونجەکردنی پەردەی جیهانی بینراوەوە تێپەڕیوە و وەک ئەو کەسانەیان لێ هاتووە کە بە یەک سەوڵەوە بەلەم دەئاژوێت، بەردەوام بە دەوری خۆیاندا دەسوڕێنەوە. دەسکبوونەوە و داخراویەک هەیە لە هەموو لایەکانی بیرکردنەوەی ئەم جۆرە مرۆڤانە لەسەر ژیان. ئەو شتەی ئەمان پێی دەڵێن بیرکردنەوە، تەفکیر، بریتیە لە تلانەوەیەکی ناومێدانە لە نێو ئەو داخراویەدا و بە دڵنیاییەوە ئەو جۆرە بیرکردنەوەیەش هیچ سوودێکی نییە. بۆ ئەوەی کەسێک تێبفکرێت دەبێت پێش هەموو شتێک زانیاری هەبێت و لە بارودۆخی ئێستا تێبگات و شتانێکی نوێ ڕێک بخات کە لەگەڵ ئەسڵدا بگونجێن و پێکاتەی نوێیان لێ پێک بهێنێت. لەسەر و هەموو ئەمانەشەوە دەبێت ژانگرتنی فیکری هەبێت لە گەڕانی بە شوێن حەقیقەتدا. ئەو کەسەی بتوانێت بەم سیستەمە بیر بکاتەوە دەتوانێت بەردەوام ببێتە خاوەنی بڕیاری نوێ لە بیرکردنەوەدا. دەتوانێت ئەو بڕیارانەش بکات بە بناغە بۆ بیرکردنەوەی دیکە و بەمەش باز بداتە پلەیەکی بەرزتر. لەمەشەوە دەتوانێت دەرەنجامی نوێ دەربهێنێت و لە تێفکرین و بیرکردنەوەدا زیاتر قوڵ ببێتەوە و ڕەهەندی دیکە وەربگرێت. دواتر دەتوانێت ئەو بیرکردنەوەی یەک ڕەهەندی یاخود دوو ڕەهەندیەی بکاتە بیرکردنەوەیەکی سێ ڕەهەندی و چەند ڕەهەندی و بە تێپەڕبوونی کات بگاتە ئاستی مرۆڤێکی کامڵ و بیرمەندێکی دووباڵ. بە کورتی دەتوانین ئەم چەند شتە وەک بناغە بۆ بیرکردنەوە بژمێرین: خوێندنەوە، ڕاهاتن لەگەڵ خوێندنەوەی کتێبی گەردوون، سینەکراوە بوون بە ڕووی ئەو نەسیمانەدا کە لە لای خوای گەورەوە دێن، مێشکراوە بوون بە ڕووی دەستورەکانی شەریعەتی فیتری و تەماشاکردنی بوون لە هاوێنەی قورئانەوە کە وەرگێڕانێکی مقەدەسی بوونە. ئەگەرنا هەروەک چۆن ئەم تەماشاکردنە نەزانانەیەی شتان کە بەبێ ئامانج و نیشانەیەک بگوترێت خۆرەتاو بەم شێوەیە ئاوا دەبێت و زوهرە وەهایە و مەریخ بەم شێوەیەیە و هەتا دوایی نابێتە بیرکردنەوە. بە هەمان شێوە مەحاڵە ئەم جۆرە بیرکردنەوەیە مرۆڤ بە هیچ شوێنێک بگەێنێت. ئەوەش کە ئایا ئەو جۆرە بیرکردنەوەیە خێری هەیە یاخود نا، هەمیشە جێی مشت و مڕە. یەکسانبوونی کاتژمێرێک بیرکردنەوە بە چەندین ساڵ لەمەوەیە. لە سایەی کاتژمێرێک بیرکردنەوەی دروستەوە پایەکانی ئیمان لە ناخی مرۆڤدا دەگەشێنەوە، نورەکانی مەعریفەت لە ناخیدا دەدرەوشێنەوە، پاشان خۆشەویستی خوایی لە ناخیدا دەردەکەوێت، دواتر دەگاتە چێژە ڕۆحیەکان و وەک بڵێیت باڵ دەگرێت. جا هەر کەسێک خاوەنی ئەم جۆرە بیرکردنەوەیە بێت لەو کارانەدا کە دەیانکات لە ماوەیەکی کەمدا ئەو دووریە دەبڕێت کە بەبێ ئەو بیرکردنەوەیە بە 1000 مانگ پێی دەبڕا و وەک ئەوە وایە گەورەترین قازانجی دەستکەوت بێت. ئەو کەسەش کە نەیتوانیوە بەم هەست و تێگەیشتنەوە ڕوو لە خوای خۆی بکات، ئەگەر 1000 ساڵ هەستێت و دانیشێت هەنگاوێک پێش ناکەوێت. بەم هۆیەشەوە بەهای ئەو شتانەی کە دەیانکات ناگاتە بەهای کاتژمێرێک تێفکرین. بەڵام خۆ ئەمەمانەی ئەوە نییە کە پەرستشی 1000 ساڵەی ئەو کەسە بێهودەیە. حاشا، تاکە ڕکوع و تاکە سوجدە و تاکە هەستانەوە و تاکە دانیشتێکی لە بەرامبەر خوای گەورەدا بێهودە نییە و بەتاڵ نییە. هەروەک ئاەتە پیرۆزەکە ئاماژەی بۆ دەکات. ئەوەی بەقەدەر سەنجی گەردیلەیەک خێر و چاکەی ئەنجامدا بێت دەیبینێتەوە، ئەوەش کە بەقەدەر سەنجی گەردیلەیەک شەڕ و خراپەی هەبێت دەیبینێتەوە. واتا گشت کەسێک بە گوێرەی قازانجەکەی ڕوبەڕووی هەندێک شت دەبێتەوە. بەرمەبنای ئەم بناغەیە ئەو کەسەش هەر چۆنێک بووبێت ئەرچی بەندایەتیەکەی خۆی بەجێ هێناوە و جۆرە پەیوەندێکی لەگەڵ خوای خۆیدا دروست کردووە، بەڵام ناتوانێت ئەو شتانە بەدەست بهێنێت کە لە بیرکردنەوەوە بەدەست دێن. بەڵێ، بیرکردنەوە بەم مانە و ناوەڕۆکەوە دەکرێت یەکسان بێت بە ساڵێک بەندایەتی. پرسیار دەربارەی شتێکی دیکەش دەکرێت کە ئەمەیە: ئایا زیکرێک یان وێردێکی تایبەت هەیە ببێتە بنچینە بۆ ئەو جۆرە بیرکردنەوەیە؟ ئایا ئەو زیکر و ویردانە تەفکیری مرۆڤ پێش دەخەن؟ ئەمەش هەروە خوێندنەوەی کتێبی گەردوون وەهایە، واتە پەیوەستە بە هەستیاری و شعوری مرۆڤەوە. دوعایەکی ئاگایانە و پاڕانەوە و لاڵانەوەیەکی ئاگایانە
هەندێک جار دەگونجێت ژەنگاویترین قوفڵەکانی ناوناخی مرۆڤ بکاتەوە. بەڵام من ناتوانم هیچ شتێک لەسەر ئەوە بڵێم کە دەبێت ئەو وێرد و زیکرانە چۆن و لەکوێوە وەربگیرێن و بخوێنرێنەوە. ئەمە شتێکە بە گوێرەی ئامادەجی و توانستی کەسەکان دەگۆڕێت و بە هەمان شێوە دەکرێت بە گوێرەی بیر و باوەڕی کەسەکانیش بگۆڕێت. لەمەوە دەکرێت بڵین ئەوەی پێی خۆش بێت دەتوانێت خرۆشی سینەی خۆی بە نزای جەوشەن یان بە ئەلئەوراد القودسیە یان بە مائەثوڕا یاخود بە یەکێک لە وێردەکانی شازەلی، شاهی گەیلانی، ئەحمەد ڕوفاعی یان ئەحمەد بەدەوی زیاد بکات. مرۆڤ کاتێک سەرقاڵی خوێندنەوەی ویردەکانی ئەو زاتە مەزنانە دەبێت، هەست بەبوونی ئەو زاتە مەزنانە دەکات لە نزیکیدا و لە چێژی ئەو شتانە تێر نابێ کە دەیان خوێنێتەوە. خۆزگە گشت کەسێک بیتوانایە لەو زیکر و ویردانە بخوێنێتەوە و سوودیان لێ ببینێت. بەو جۆرە هەم ناخی خۆیان نوێ دەکردەوە و هەم پەیوەندیان لەگەڵ خوای گەورەدا بەهێز دەکرد. لایەنێکی دیکە هەیە لە پرسیارەکەدا، ئەویش ئەوەیە: ئایا خوێندنەوەی ئەو ئاەتانەی هانمان دەدەن بۆ بیرکردنەوە یاخود دوعاکردن بە بێدەنجی بە تەفکیر هەژمار دەکرێت؟ ئەگەر کەسەکە شتەکەوەها بڵێت کە خۆشی لە ماناکەی تێنەگات و تێیدا قوڵ نەبێتەوە و ڕۆ نەچێت، ئەوە نابێتە تێفکرین، دەبێتە کاری چاکە و خێری دەبێت. بەڵام نابێتە تێفکرین. تەفکیر بە واتای تێڕامانە، واتە ڕێکخستنی ڕووداوە کۆن و نوێیەکان پێکەوە و دروستکردنی پێکاتەی نوێ لێیان. ئەگەر دروستکردنی پەیوەندی لە نێوان هۆکار و دەرەنجامی شتەکان و لە نێوان ئەللە و مەعلولەکان و بەهێزکردنی پەیوەندی نێوان بەندە و خوای گەورە هەمیشە بە بیرکردنەوە تەفکیر هەژمار بکرێت، دانیشتن لەوانەکانی مبارەکترین زاتەکان و خوێندنەوەی وێرد و زیکرەکانیش ئەگەر مرۆڤ نەگەیەنە ئەو پەیوەندیە پیرۆزە، ئەگەرچی دەبنە کاری چاک و خێردار، بەڵام نابنە تێفکرین. بۆ ئەوەی ببنە بیرکردنەوە تەفکیری ڕاستی دەبێت مرۆڤ دڵ و ڕۆحی خۆیان بۆ بخاتە گەڕ و جوان لەسەر ئەو شتە بوەستێت کە دەبێتە بابەتی تێفکرین و بە دوواداچوونی بۆ بکات و پەیوەندیەکانی خۆی لەگەڵ خوای گەورەدا پتە و بەهێز بکات. خوای گەورە یارمەتی دەرمان بێت. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا بیرکردنەوە تەفکیر یەکێکە لە شتە دەگمەنەکان. ئەگەر بڵین خەڵکی لە مەیدانی تێفکریندا پێخاوسن، زیادەڕۆیی ناکەین.